با مەبەستی هەموانگی و ئەنجامدانی کاری هاوبەش بۆ خزمەتی چین و توێژەکانی شارەکە سەرۆکی سەندیکای داهێنەران و بەهرەمەندان لە عێراق باوەڕی ئەنجامانی دەستەی سەندیکاکە سەردانی دەستگای میدیایی کەرکووک و ساڵۆنی شەقامی جمهوریان کرد. لەلایەن بەڕێوەبەری گشتی دەستگاکە و لە پرسراوانی بەشە جیاوازەکانی دەستگای میدیایی کەرکووک و پێشوازیان لێکرا و جەختکرایەوە کە کەناڵی کەرکووک بە سەرجەم بەشەکانیەوە ئامانجی خزمەتکردنە بە کەرکووک و کەرکووکیەکان بێجیاوازی. هەر لەو سەردانیاندا بۆ دەستگاکە وەفدی سەندیکای بەهرەمەندان و داهێنەرانی عێراق قەڵغانی ڕێزلێنانیان پێشکەش بە بەڕێوەبەری گشتی دەستگای میدیایی کەرکووک و لێپرسراوانی بەشەکانی سەر بە دەستگاکە کرد. أصلاً بزيارتي قناة كركوك من كوري شقامي الجمهوري لقناة كركوك زيارتي إما بوم قرانتي هم بيشجيكي كده بويان وهم تنسيق بكين لغريان ولغرنا قابرة بو بيشكوتني كركوك وشارة كمان إن شاء الله وتمنى كن قناة كركوك لو جاني داوتو بيشجيكي ما بك بو تغطية إعلامي كاركان من إما تنسيقي كامل ماني لغر زانکۆکانی عێراق کە عامەتەن و وەک نەقابەمان ڕێگە بێدراوە لە وزارەتی کاروباری عێراقیە. ئێمە بەناوی دەستگای میدیایی کەرکووکەوە بە سەرجەم بەشەکانیەوە بەخێراتنی هەواڵانمان لە سەندیکای بەهرەمەندان و داهێنەرانەکەین لە عێراق ماڵبەندی گشتیان و خۆشحاڵ بووین بەم سەردانیان و کار و چالاکیەکانیان لە ماوەی ڕابردوودا بەرزە نرخێنین دیارە جێدەستیان دیارە هەم لە کەرکووک هەم لە پارێزگاکانی عێراق توانیانە کۆمەڵە چالاکی و کاری نوعی باش بکەن. ئێمە هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین و لە کۆبنەوە دیدارەکانشمان لەگەڵیان جەختمان لەوە کردەوە کە لە داهاتوودا وەکو دەستگای میدیایی کەرکووک و کەناڵی ئاسمانی کەرکووک هاوکار و پشتیوانیانە بین بۆ هەموو جۆرە چالاکیکاریەک و هەماهەنگە بین بۆ ئەوەی کە کاری هاوبەش و کاری پێکەوەی بکەین لە نێوان هەم دەستگای میدیایی کەرکووک و هەموو سەندیکا بەڕێزانە.